پاش ڕیفراندۆمەکەی ئەیلولی ڕابردووی هەرێمی کوردستان و ئاڵۆزبوونی زیاتری پەیوەندیەکانی نێوان هەرێم و ناوەند ڕەوشی ناوچە دابڕێنراوەکانیش کە لە دەستوری عێراقدا بە ناوچەی جێناکۆک پێناسەکراوە چووەتە خۆناغێکی ترەوە. حکوومەتی ناوەند بەبێ ڕەچاوکردنی دەستور دەسەڵاتێکی تاکلایەنەی تیادا پەیڕەو دەکات. پێویستە یعنی بە پێی دەستوریش ئەو ناوچانە ئەبێ حکومڕانێکی هاوبەشی بێت لە نێوانانە ئەتوانی مشتەرەک بێت لە ڕووی ئیداریوە لە ڕووی عسکەریوە بۆ ئەوەی بتوانێت ئەو ناوچانە زیاتر بۆ متمانە دروستکردنی هەردوو نەتەوەکانیش. ئێستا ئەو ناوچانە تەنها لە یەک لایەنەوە کە حکوومەتی عێراقی فیدراڵی ئیدارە ئەدرێ بە پێی ئەو دەستور و بەندەکانی دەبێ هەردوو لا بە هاوبەشی ئیداری بدەن تا ئەو کاتەی بە پێی دەستور و بە پێی هەڵبژاردن کێشەی ئەو ناوچانە یەکلایی ئەکرێتەوە. نأكد على يعني مبدأ الإدارة المشتركة لهذه المناطق. بنەمای بەڕێوەبردنی هاوبەشت و پادەکەینەوە لەو ناوچانە و پێویستە تاکلایەنە بەڕێوە نەبرێن لەبەرەوەی لە دەستوردا بە ناوچەی جێناکۆک دانراون دەبێ هەموو پێکاتەکان بەیەکەوە بەڕێوەی ببن. لێکەوتەکانی ڕیفراندۆم ئەوەشی بەدوا داهات کە بەشی زۆری ئەو ناوچانەی لەژێر کۆنتڕۆڵی هێزەکانی پێشمەرگەدا بوون ئێستا بە تەنها سوپای عێراقیان تیادایە. فەرماندەیەک ڕای دەگەێنێت دەستوریش ڕێگەی بەوە داوە هێزی پێشمەرگە لەگەڵ سوپادا بە هاوبەش ئەو ناوچانە بەڕێوە ببن. هەر بۆ خۆی بە پێی دەستوری عێراقی لەبەرەوەی هەموو ئەو پێکاتانە و بە تایبەتی پێکاتی کوردستانی کە لەو ناوچانە بارەگا و بنیان هەبووە هەر لە پرۆسەی ئازادی عێراقەوە و دەنگ و ڕەنگی هەبوو لە ئینتیخابەتەکانە بە پێی دەستور ئەبێ بە هاوبەشی بێ بەڕێوە بەڵام ئەوەی کە عێراقیەکە ئەمڕۆ پێچەوانی دەستوری عێراقی. ئەم سەپاندنی دەسەڵاتی تاکلایەنەی بەغداد لەو ناوچە جێناکۆکانەدا بەڕای پسپۆ ڕۆچاودێران پێشێلکردنی دەستورە ڕەچاونەکردنی داخوازی دانیشتوانی ئەو ناوچانەشە کە دەیانەوێت لە پاڵ ئاڵاکەی عێراقدا ئاڵای کوردستانیش لە پێنا و ئارامی ژیانیاندا بوونی هەبێت. سامانکەریم کورد سات نیوز گەرمیان.